لە پارێزگای کەرکووک مادەیەکی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ تا گرێکوێرەی بەردەم لایەنەکان بۆ تێپەڕاندن و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. مامۆستایەکی زانکۆش دەڵێت کورد لە مەترسیەکانی پشت مادەی 37 گومانی هەیە و ناوێت تێپەڕێنێت. ئەم زارە لە مادەی 37 وەکو مادەکە دژی دستور نییە کە خۆی لە دوو بڕگەت سەر کردوێتەوە لە ئەوەی کە سجلات چاوپێخشانی پێ بکرێت سجلاتی ناخێبین لەگەڵ ئەوەی کە تەقاسمی سوڵتە بکرێت لەسەر مکەوناتەکان بەڵام بەتەساوی نەهاتەوە وشەی بەتەساوی بۆ ئێمەش دژی ئەوە نی کە سوڵتاتەکانی ناو کەرکووک دەسەڵاتەکان لەسەر هەموو مکەوناتەکان تەوزیع بکرێت بەڵام نیەتی پشتی ئەم یاسایە ڕاست نییە نیەتی پشتی ئەم مادەیە نیەتێکی پاک نییە لەبەر ئەوەی ئەساسەن لە کەرکووکە دەسەڵاتەکان تەوزیع کراوە لەسەر نەتەوەکان. مادەی 37 باس لە دابەشکردنی پۆستەکانی کەرکووک بەبێنێتەوە دەکات و داوا دەکات چاو بخشێنرێتەوە بە تۆماری دەنگدەراندا. بەڵام پێکاتەکان تا ئێستا نەگەشتون بە ڕێکەوتن لەسەر ئەو مادەیە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بە وەکالەت دەڵێت کات زۆر دراوە بە پێکهاتەکانی تر بۆیە دەبێت کورد کارتی دیکەی هەبێت بۆ ئەوەی هەڵبژاردننی تیادا بکرێت. کۆمەڵی ئیسلامیش دەڵێت چەند جارێک هەوڵەکانیان خستووەتە گەڕ بۆی بگەنە ڕێکەوتن لەسەر ئەو پرسە. بەڵام تورکمان و عەرەب و بەشێک لە کورد نایانەوێت هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام بدرێت. هەندێک پارتی سیاسیە لەبەر ئەوەی نەتیجەکە دەرنەکەوێت و ئەو بەڵێرانی کە دایانە بەگەلەکەی خۆیان نادروست دەرەچێت جا لەبەرەوە ترسن هەڵبژاردن. ئەگەر بێت و حکوومەتی عێراق بە پەرلەمانەکەی و کەسە ئەو مشەڕعە ئەگەر ئەوان بەو ئاراقارە بچن و بیانوێ هەمیسان هەڵبژاردنەکەی لە شاری کەرکووک من وازانم ئەم ئەنجومەنە و ئەم حەزبە کوردستانیانە بێ فشارێکیەوە دروست کرد کە ئێمە هەڵبژاردن ئەەکەین ئەگەر بەغائیکە سەرسەر و سەرچاو ئەگەر ناشیکە ئمە پەنا بینە یان پاڵ هەرێمی کوردستان کە و هەڵبژاردنە بکە یانش جهێتێکی تر لایەنێکی تری بێلایەن کە بتوانێت سەرپەرشتی هەڵبژاردنە بکات و مافی کەرکووکیەکان جارێکی تر زەوت نەکرێت. کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک یانی هەمیشە لەگەڵەوە بووینە هەڵبژاردن بکرێەوە لەو پێناوەدا هەوڵی زۆرماندا کۆبوونەوەی زۆرمان کرد لەگەڵ لایەنی پەیوەنددارە کۆمەڵی کۆبوونەوەمان ئەنجامداوە. ئەوەی کە ئێستا هەیە کە ئێستا خەریکە بەرەو ئەواتی حەسم بێ پێویستە کورد بەڕاستی پلان و بەرنامەی تری هەبێ پێویستە لەو یاسایی کە هاتووە یاساکە چەند قۆناغێکە قۆناغی یەکەمی ڕێکەوتنە من وازانم ئێستا تورکمان نایەوێت لەم کاتەیە و عەرەبیش هەندێک ئیشکالیەتیان هەیە لە بەرەوەی ناوچەکانیان ئیشکالی تایە بەڵام خۆ کوردیش نابێت دەسەوسان دانیشێ پێویستە ئەو ڕێکارانی تر ئەو کارتە فشارانی کە لە کەماوە بەکاریان بێنێ بۆ نمونە گەڕانەوەی بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق گەڕانەوەی بۆ نەتەوە یەکگرتووەکان یعنی خۆ ئەمانە هەمووی لە یاساکە هاتووە پێویستە کوردی جارێ یەکدەنگ بێ هەمویان لەگەڵەوە بن کە هەڵبژاردن بکرێت چکە لێرە و لەوێ ترێ هەندێلایەن پێیان خۆش نییە کە بەڕاستی ئەوە شتێکی زۆر خراپە. با پێی زانیاریەکانی پەیام کۆبوونەوەکانی نێوان پێکاتەکان لەسەر مادەی 37 ئەنجامی نەبووە و نەگەشتون بە ڕێکەوتنێک بۆیە پێشبینی دەکرێت هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام نەدرێت و بۆ 4 ساڵی داهاتوو دوا بخرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.